کارکردن بۆ ژینگەیەکی تەندروست هەوڵدانە بۆ پاراستنی هاوسەنجی ژینگەیی کە بەداخەوە ئێستا لە جیهانم هاوسەنجیا ڕوو لە تێکچوونە. هەرەوە شەوای کردووە ساڵانە بودجەیەکی گەورە بۆ ئەم بابەتە تەرخان بکرێت و چەندین کۆنفرانس و کۆبوونەوەی گەورەی لەسەر ئاستی وڵاتانی پێشکەوت و بۆ ساز بکرێت. هەندێک داتا بۆ ژینگەیەکی پاک مەترسیدارن بە شێوەیەک تەنها 8 بۆ 10% هاوڵاتیان لە جیهاندا لە ژینگەیەکی پاکدا دەژین. بێگومان پاراستنی ژینگە دوولایەنە. لایەنێک پەیوەندی بە وشیاری هاوڵاتیانەوە هەیە بۆ پاراستن و پیسنەکردنی زیاتری ژینگە، بەشەکەی دیکەشیان پەیوەندی بە ئەدای حکومەتەکانەوەیە. دروشمی کارکردن بۆ پاراستنی ژینگە و پەرەپێدان بە کللتوری ژینگە پارێزی و بەکارخستنی سیستەمێکی پێشکەوتووی ریسایکل و چارەسەری زەبڵ و خاشاک و کەمکردنەوەی مەترسیە ژینگەکان یەکێکن لە هێلە گشتەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. دەرەنجام توانرا هەرێمی کوردستان بخرێتە سەر نەخشەی جیهانی گۆڕانکاری کەش و هەوا و لە هەنگاوەکانی چاکسازیش پەیڕەوی پاراستنی ژینگەیی و پاراستنە سروشتەکان چالاکرا. مەبەستمە پەیوەندی نێوان ژینگە و ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان بکەمەتەوەری ئەمجاری بەرنامەی هەنگاوی نوێم. بەخێر بێن بۆ بەرنامەی هەنگاوی نوێم. دووبارە سڵاو. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پرسی مۆڵەتدان بە پرۆژەکانی پیشەسازی خۆراک، خزمەتگوزاری و نیشتەجێبوون و بازرگانی، کشت و کاڵ، تەندروستی و هەر پرۆژێکی دیکە پێویستی بە ڕەزامەندی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە هەیە. ئەو پرۆژانە لەگەڵ ژینگە و یاسا و ڕێنمایەکانی تایبەت بە ژینگە دەگونجێن، ڕەزامەندیان لەسەر دەدرێت و ئەوانش کە ناگونجێن لەگەڵ یاسا و ڕێنمایەکانی تایبەت بە ژینگە ڕەتدەگرێنەوە. بۆ نمونە ئەگەر هاوکارانم هاری کار بن، ئەو پرۆژانەی کە ڕەزامەندیان لەسەردراوە لەلایەن دەستەی چاکردن و پاراستنی ژینگە 1145 پرۆژە لە هەولێر، 290 پرۆژە لە دوهۆک و 147 پرۆژە لە ڕاپەڕین، هەروها 981 پرۆژە لە سلێمانی و 313 پرۆژە لە گەرمیان و بە شێوەیەکی گشتی 2876 پرۆژە. واتە ئەم پرۆژانە تێکرای ئەو پرۆژانن کە مۆڵەتیان وەرگرتووە، مۆڵەتی ژینگەیی بۆ ئەوەی کار بکەن. هەرچی ئەو پرۆژانن کە مۆڵەتیان وەرنەگرتوویان ڕەزامەندیان لەسەر نەدراوە لەلایەن دەستەی چاکردن و پاراستنی ژینگە. 20 پرۆژە لە هەولێر بووە، 3 پرۆژە لە دوهۆک بووە، 8 پرۆژە لە ڕاپەڕین بووە، 16 پرۆژە لە سلێمانی و 1 پرۆژەش لە گەرمیان کە تێکرایان دەکاتە 38 پرۆژە. واتە ئەو پرۆژانن کە تیایدا با بڵێن بنەماکان و ڕێنمایەکانی ژینگەییان تێدانە، بۆیە ڕەتکراونەتەوە. چاودێری و بەدواداچوونی لێژنەکان بۆ ئەو پرۆژانی ڕەزامەندی ژینگەیان وەرگرتووە کە پاش ئەوەی کە ڕەزامەندی ژینگە وەردەگیرێت لەلایەن دەستەی چاکرد و پاراستنی ژینگەوە لێژنەیەک تەرخان کراوە بۆ ئەوەی بەدواداچوون بکات. لە هەولێر 1249 پرۆژە و لە دوهۆک 1741 پرۆژە و لە ڕاپەڕین 188 پرۆژە، لە سلێمانیش 1269 پرۆژە و لە گەرمیان 106 پرۆژە. تێکرایان 5249 پرۆژە کە چاودێری بە دواداچوونی لێژنەکان بووە بۆ ئەو پرۆژانەی کە ڕەزامەندیان لەسەردراوە. لە دواسلاییدا لەسەر لە بڕی سەوزکردن لە 636,624 مەتر دووجان نزیکەی 255 دۆنمەکە ئەمانە لە بڕی سەوزکردن بۆ هەر پرۆژێک تەرخانکراوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرسی ژینگە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەی ژینگەمان کردو. مامۆستا زۆر بەخێر بێ. سەلامەت بن، سوپاستان ئەکەم. نەورۆز پیرۆز بیت و ئەمەوێت لە سەرەتادا لێت بپرسم، ئێستا مەوسمی گەشتە لە مانجی سێوەی تر بۆ مانجی چوار و خەڵکێکی زۆر ڕوو لە دەشت و دەرەکات. چیتان کردووە، چۆن دەکرێت ئەم ساڵ جیاواز لەگەڵ ساڵەکانی تر ئەم شوێنانە بپارێزرێن ڕێنماییەکانتان؟ بەڵێ، دیارە مەسئلەی سەیران لە ڕووی کەلتوریەوە باسێکە پەیوەستە بە گەلی کوردستانەوە، وەکو زۆربەی گەلانی تریش، بەڵام گەلی کورد بە تایبەت تەنانەت ئەبووشەکە وشەی سەیران ئەگەر لە سەردەمی ئەیوبیەکانی شەوە تەماشایکەی چۆتە نێو زمانی عەرەبیشەوە، ئێستا لە دیمەشق کە ئەیوبیەکان لەوێ بوونە پێشی سەدان ساڵ، ئەبینی ئەوان هەر وشەکەیان ناوناوە ئەسەیران ئەدیمەشقی، کەنەوە سەیرانی دیمەشقی، یعنی وشەکە کورد لەگەڵ خۆی بۆ هەموو شوێنەکانی بردووە. کەوا بێ لەبەر ئەوەی ئەم بابەتە ڕەگی داکوتاوە لەگەڵ کووردا، جابرادەرانی گەشت و گوزاریش ئەزانن کە گەشت جایە لە سەیران. سەیران ئەوەی بەیانی ڕۆیت و ئێوارە ئەگەڕێیتەوە، شەو لەوێ نامێنیتەوە، گەشت ئەوەی 24 سەعات بمێنیتەوە، ئوتێل بگریت و سێژەمە نان خواردن، ئەو بابەتانە یەکێکە لە جیاوازەکان.
جاکەواتە سەیران لەگەڵ کووردا لە دێرین زمانەوە هاتووە من لەگەڵ ئەوەم ڕێکی بخەین چونکە قەنەعەتم بۆ دروست بووە ساڵانی زوو ئەو کاتەی من تەمەنم 10 ساڵ بوو لە دەوروبەری ساڵەکانی هەفتا لەگەڵ باوکو دایکمە چوونەتە سەیران بەڵام سەردەمی ئێمە نە پلاستیکە بوو نە سفرەی نایلۆن هەبوو نە پەرداخی نایلۆن و نەکە ئەم شارێکی نەبوو لە ڕێژەیەکی زۆری ئۆتۆمبیلش هەبوو کە لەگەڵ خۆمان هەرچیمان لەگەڵ خۆمانە هەر ئەو سفرەیە کە هیماڵی خۆمانە ڕەسەنەکە ئەوەمان بردووە شوشەمان بردووە قاب و کەوچکو هەموو شتەکانی خۆمان بووە ڕێک هەمومان لەگەڵ خۆمان هێناوەتەوە ئەومانەی چونکە هەر ئەومان هەیە لە ماڵەوە ئەومان هێناوە ئێستا بەهۆی ئەم بارودۆخە تازەیەوە خەڵک ئەم بابەتانی هەموو گۆڕێ و بە پلاستیک و فرێدا جار بۆ ئاگاداریش باسەکە کورسکەمەوە ینی ئاماژە بە خاڵک بم ئەنجومەنی وەزیرانیش هەستی بەم بابەتە کردووە باسمان کردووە لەبەرەوە ئەگە پێت بڵێم تازەترین بڕیارێک لە 2022 ئەنجومەنی وەزیران بڕیاریدا بە پێکێنانی لیژنەیەک لە وەزارەتی شارەوانی لە گەشت و گوزار لە ژینگە ئەم لیژنەیە باس لەوە بکەن کە مەسئلەی بەکارهێنانی پلاستیک چۆن لە هەرێمی کوردستاندا و عەلاگەی نایلۆن چۆن کۆتایی پێبینین و بچین بۆ زەرفی کاغەز ئەوە باسەکەی دێمە سەر ئەوی تر ڕام وایە کە گەلی ئێمە وەکو هەموو گەلانی دیکە ینی هۆشیاری تایە و ناهۆشیاری تایە بەداخەوە ینی هەرچەند لە ڕووی هۆشیاریەوە بڵێن کاکە تکایە لە ڕووی نەتەوەی یانیشلانی کە ئەتوانین بڵێن ئەمەمان تەجروبە کرد کە وتمان وشار بن بەڵام نەمانتوانی نەبوو بنبڕیکەین بیانی هەر هۆکارێک بێ بڵێ هەنگاوەکان هەنگاوەکان من پێم وایە نووسراوێک ساڵی پاریژ وەکو ئەم کاتە هەمان ئەو قسانەمان کرد و ئەتوانی بڵێم سەیرانگاکان پیستر بوون کەواتە وڵاتان بیر لەوە ئەکەنەوە چۆن ئەمە ڕێک بخرێ ڕێکخستنی سەیرە ڕێکخستن بەمانەی وایە ئەو ڕووبەرە کراوەیەی کە بە خۆڕایی لە بەردەمی هاوڵاتی یەک ڕۆژ سوودی لێ ئەبینێ ڕەنگە یەک ڕۆژی نەورۆزی سوودی لێ نەبینێ چونکە ئێستا پێشی نەورۆز خەڵک دەرچۆ پیسی کردووە خەڵک شوێنێک نادۆزێتەوە دووەمیش ئەڕوا پیسترێکە سێم ئەڕوا پیسترینێکە سەرنجام ئەمە چۆن کۆ بێتەوە لە دوای نەورۆز مەگەر یا لە دوای مانگی 5 کۆ بکرێتەوە ڕێکخستنی و دابەشکردنی بە چەند شوێنێکی دیاری کراو هەر شوێنەی بۆ خێزانێکی دیاری کراو شوێنێک بۆ پارکی ئۆتۆمبیلەکەی شوێنێک بۆ نان خواردنی هەموو ئەو شتانەشی کە ئەمێنێتەوە کۆمپانیایەکە بێ بتوانێت کۆی کاتەوە ئەمە چۆن نەکرێ ئەمە لە بەرامبەر خەرجیەکی یەکجار کەما ڕەنگە 5,000 بدا ئەمەم لە نێو خەڵکا باس کردووە پێیان باشە ئەگەر تۆ 5,000 بی لە ڕووبەرێکی 30 مەتر دووجادا دابنیشیت و دوای کۆمپانیا شتەکانی تۆ کۆ بکاتەوە هەموو ڕۆژێک ئەو شوێنە خاوێنە بێ هەموو ڕۆژێک لە جاتیەوەی بەم شێوازە ترەمە دەست پێکراوان بۆ ساڵی داهاتووکەت وەکو خۆت باسکە بۆم ساڵ فریا ناکەین بە فریا ناکەوین بەگە بۆ ساڵی داهاتوو فریا ئەم ئەزمونە بکەوین بەڵێ دروشمی دەستگرتن بە ژینگەیەکی تەندروست و باش یەکێک بوو لەو دروشمانەی کە لە هەڵەگەشتەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو ئەمەوێت لێت بپرسمەوەکەوەی کە سەرۆکی دەستەی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەدا چی بۆ ژینگە کردووە و چیش پێویست بوو بیکە پێی نەکرا بەڵێ ئەتوانم بڵێم لەو خاڵە گرنگانی کە لەم کابینەیە ئەنجام دراوە زۆرن لە ئاستی نێوخۆ بە پلەیەک دەست پێ بکەم ژینگە وەکو دەستە چوو وەکو وەزارەت بێ لە نێو خۆیدا فەرمانگەی زۆرە فەرمانگەی کاروباری ئیداری و یاسایی و کارجێڕیە فەرمانگەی هۆشارکردنەوەی ژینگەی و ڕاگەیاندنی هەیە بەڵام فەرمانگەی کاروباری هونەریشی هەیە فەرمانگەی کاروباری هونەری بڕبڕی پشتی کارەکانی ژینگەیە لە نێو ئەویشدا بڕبڕی پشتی کاری فەرمانگەی هونەری بریتە لە ئەو بەشەی کە پێوترێ بەشی هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەی واتە هەر کەسێک پرۆژەیەک بۆ ئەهێنێت لەوە بەرهێنان مۆڵەتی بۆ وەرەگرێت لە کشت و کاڵ ئەڵێن باشە زەویەکەت کشت و کاڵی نییە و ئەگونجێ بۆ ئەو پرۆژەیە شارەوانی شوێنێکی بۆ تەرخان کردووە دێتە ژینگە مەرجەکانی خۆی لەسەری تقریبان 12 مەرجە دابینە بۆ ئەوەی ئەم کارە جێبەجێ بکات ئەبێ بچێت راپۆرتێکی هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەی ئەنجام بە بەداخەوە ئەو راپۆرتە لە سەرەتای دروستبوونی وەزارەتی ژینگە لە هەرێم و دەستەی ژینگە و هەر هەمووی بەیەکەوە چ وەزارەت بێت چ دەستە بێ لە ماوەی 16 ساڵی ڕابردوو ئەمە دراوەتە دەرەوەی دەستە سەرنجام ئەو راپۆرتانە راپۆرتی زۆر لاواز بوونە نەیتوانیەوە کاریگەری ئاسەوار و هەڵسەنگاندن کە بۆ کارەوە لە دەرەوەکە لە دەرەوەی حکوومەت بووە بڵێ لە دەرەوەی تایبەت بووە بڵێ لە دەرەوەی حکوومەت بووە بەڵام کەرتێکی تایبەت کە چۆن ئەڵێ نووسنگەیەکی ڕێکوپێکی هەبێ کەسانێکە بن کەسێک بۆ تاکێک بۆ دوان بۆ سیان بووە ئەم نووسنگەیەکە بووە سەرنجام ئەنجومەنی وەزیران داوای لە ئێمە کرد کە ئەم کارە بگەڕێنەوە بۆ ناو دەستا تۆ خەڵکت هەیە لە نێو دەستا وەکو پسپۆر وەکو دەرچووی ژینگە وەکو ماستەر لە ژینگە وەکو دکتۆرا لە ژینگە ئەم کارە ئەتوانن بکەن چ لە ئاستی ئەتوان فەرمانگەکانی ژینگەی هەولێر سلێمانی دۆهۆک ڕاپەڕین گەرمیان هەڵەبجە ئەتوان ئەم کارە بکەن ئەمە کە گەڕایەوە ئێستاکە لە دەی دوو
2022 لە وەقایعش بڵاو کرایەوە ئیدی ئەمە بێتە کارێکی زۆر چاک لە دوای تێپەڕبوونی 16 ساڵ کە دەستەی ژینگە زۆر بە جوانی ڕاپۆرتەکان ئەگەر بێت و یەکچێک بوێت تازە پێشستا باسی ئەو مۆڵەتانەمان کرد کە ئێوە ئیمزاتان لەسەر کردووە ئیشەکان بکرێت و ئەوانەشیان کە ڕەتکراونەتەوە پشت بەم هەڵسەنگاندە دەبەستن ئێستا ئەم هەڵسەنگاندنە لە نووسنگەی تایبەت ناکرێت لە نووسنگەی تایبەت هەندێک جار مەجای ئیجتیهادی تێدا بێت مەجای ڕەنگە لاوازشی تێدا ڕاست ئێستا ئەمە لەوێ نەماوە ئەمە دێتەوە لای خۆمان هاتووە و یعنی کاری لەسەرکەن ڕۆژەی بەیانی یەکێک بێت بەیانی دوو بەڵێ ئابم شێوازێ ئەڵێن لە هەولێری دەست لە هەر شوێنێکە لە فەرمانگەی ژینگەی ئەو شوێنە ئەو راپۆرتی بۆ ئەنجامەدرێت ئەمە چی بۆ حکوومەت هێنایەوە ئەمە زیاتر لە $9 ملیۆن ساڵانە بۆ حکوومەت گەڕایەوە کە جاران سەفر ئەمە بۆ لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویش راپۆرتەکان ئەم جارە تۆی کە لە دەستەی ژینگەی تۆ ئەزانی ئەم کاریگەریەکە تۆ خەمی ئەو ئاخۆی ڕەنگە کابرای کردی تایبەت لە خەمی نەبووە بەڕێی کردو و توێتی بارودۆ خوایە چووکە ئەو هەڵسەنگاندنە هەروە ئاسان نییە بۆ شێوازە بکری ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر بەڕاستی مەسئلەی چۆن دەڵێن ینی هەرێمی کوردستان بخەیتە سەر نەخشەی جیهان لە بواری گۆڕانکاریەکانی ئاوهەوە ئەمەی کە ئەمڕۆ پێوترێت کلایمت چێنج چونکە بەڕاستی ئەم هەموو ساڵێ لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراقا کار لەسەری کرا ئێندیسیەکە ئامادەکرا و لە گلاسکۆ پێشکەش کرا ئێستا ئێمە لە 1/12/2022 کار لەسەر ئەوواکەن بۆیە خودی سەرۆک وەزیران ئەو کاتە دیاری دەکات هێشتا کاتەکە دیاری نەکراوە کە کۆنفرانسێکی ژینگەیی بە ئامادەبوونی زیاتر لە 500 کەس کە نوێنەرایەتی کەرتی تایبەت و کەرتی حکومی و عێراق و بیانی و قونسڵخانەکان و سەفارەتەکان بکات ئێمە وەبەرهێنان بگوازینەوە بۆ وەبەرهێنانی ژینگەیی بۆ مانایی لەمەودا پرۆژەکان ئەو پرۆژانە بن کە چارەسەری گرفتە ژینگەکانمان بۆ بکەن زۆر باشە راپۆرتێک پێکەوە ببینین ئامادەیە ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە وە کار دەکەین بۆ پاراستنی ژینگە و پەرەپێدان بە کولتوری ژینگە پارێزی. ئامانجەکانی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کە بریتین لە پاراستن و چاکردن گەشەپێدانی بەردەوام لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا لە ڕێگەی ئامڕازەکانی هۆشیاری یاسا تەکنەلۆژیای نوێ گەشەی سۆرتری پێدراوە. دەستەی چاکردن و پاراستنی ژینگە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا چی کردووە؟ بەتایبەتی لە چەند مانگی ڕابردوو کۆمەڵەکاری گرنگ ئەنجام دران لەوانە بە زانستیکردنی راپۆرتی هەڵسەنگاندنی ژینگەی کە پێشتر وانە بوو و لە هەمان کاتدا لە ڕێگەیەوە داهات بۆ حکوومەت گەڕایەوە کار بۆ ئەوەش کراکەوە دەرچوانی بەشە ژینگەیەکان لە کەرتی تایبەتدا بمەزرێنرێن هەروەک هەموارکردنەوەی ڕێنماییە تایبەتەکان بە ژینگە و وەزیادکردنی کۆمەڵێک ڕێنمایی دیکەکەوە لەگەڵ ئەم سەردەمەدا و لە ئێستادا بگونجێ کار بۆ ئەوش کراوەکەوە هەماهەنگی لەگەڵ کۆنسڵخانەی کۆمەڵی لە وڵاتە مەتایبەتی ئەڵمانیا فینلەندا دروست بکرێت بە تایبەتی بۆ هەڵسەنگاندنی دۆخی هەوای شارەکان هەروەک کار بۆ ئەوش دەکرێتەوە کۆنفرانسی وەبەرهێنانی ژینگەی لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت. بە تەنیا لە ماوەی ساڵی 2021دا نزیکەی 3000 پرۆژە مۆڵەتی کارکردنیان لە دەستەی ژینگە پێدراوە. بۆ چاکردن و پاراستنی ژینگەی کوردستانیش نزیکەی 2500 پرۆژەیان جێبەجێ کردووە. بەپێ ئەو پلانەی ئێمە دامانەوە پلانی میدیایی خۆمان ئێمە بەرنامەمان هەیە و دەستمان پێکردووە بە ئەنجامدانی سیمینار بۆ ڕێبەرانی ژینگەی لە ناوەندەکانی خوێندن لە سەرجەم پەروەردەکان. ئەو کارانەی کە لە ئەستۆی خودی دەستەی ژینگەدان ئەمانن: یەک ڕەزامەندیدان یان ڕەزامەندی نەدان بە پرۆژەکان لە جۆری پێشەسازی خۆراک و خزمەتگوزاری و نیشتەجێکردن، بازرگانی کوشتتوکاڵی و تەندروستی و چەندین پرۆژەی دیکە. دوو کەیسەکانی دادگا، تۆمارکردنی سکاڵا، سزادان، پێبژاردن، وەرگرتنی بەڵێننامە. سێ بە دوواداچوون و پشکنین بۆ پرۆژەکان بە مەبەستی جێبەجێکردنی مەرجە ژینگەییەکان. ئێمە وەکو دەستەی پاراست و چاکردنی ژینگە لە بۆ دۆزینەوەی هەلی کار لە بۆ دەرچوانێت کە لە دەرچووی ژینگەنە لە هەرێمی کوردستان ئەوجا بەکەلۆریەز بی یا ماجستێر بی یان دکتۆرا بی هەر یەک لەو بابەتانە بی ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیران ڕێککەوتینەوە کە ئەو کادیرانە دامەزێنین لەسەر پرۆژەکان. دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە کابینەی نوێمدا کاری جددی کرد لەسەر: یەک
پشکنینی تاقیگەی وەک پشکنینی کیمیایی خاک و ئاو، پشکنینی مادە تیشکاوەرەکان و چەندانی دیکە. 2 سەپاندنی ڕوبەری سەوزایی بۆ پرۆژەکان، هەروەها سەپاندنی ڕوبەری لەبری سەوزکردن بۆ پرۆژانەی پێش دەرچوونی یاسای ژمارە 8 ساڵی 2008 تەواو کراون. 3 هۆشیارکردنەوەی ژینگەیی هەر لە هاندانی هاوڵاتیان بۆ بەشداربوون لە هەڵمەتەکانی ژینگە پارێزی و کۆکردنەوەی ئارزومەندانەی ڕێکخراوە ژینگەییەکان لە بۆردی ڕێکخراوەکاندا. ئێمە هەموو ساڵێکە کە بەهار و نەورۆز و یادەکانی ئازار دێ خۆمان وا لێ دەکەین کە لەگەڵ ڕێکخراوەکان هەمانگیەکی زۆر بە قووەت بکەین لە بۆ ئەوەی بتوانین هۆشیاریەکی زۆر بڵاو بکەینەوە لە بۆ ئەوەی خەڵک پابند بێ بە ڕێنماییە ژینگەیەکان بتوانن ژینگە بپارێزن. وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی ئێمە ڕێنمایی گەشتیارانەکەین لە کاتی چوونیان بۆ شوێنە گەشتیارەکان پاکوخاوێنی شوێنەکان ڕابگرن ئەو شوێنانەی کە سەردانیەکان سەرچاو ئاوەکان پیس نەکەن و پاشڕانەی کە لە دوای خۆیان بەجێ هێڵن لەگەڵ خۆیانە بێنەوە بیبن ئەو شوێنانەی کە تایبەت کراوە بە فرێدانی ئەو پاشەڕۆیانە و هەروەها لە کاتی چوونیان بۆ ناوچە گەشتیارەکان بە تایبەتی ناوچە دارستانیەکان دار و درەختەکان نەبرنەوە ئاگر نەکەونەوە. سپاس بۆ هاوکارانم مامۆستا عەبدوڕەحمان بۆی تۆزێک ڕاشکاو بین. بێگومان ژینگە لە ڕووی ئەکادیمیەوە لە هەرێمی کوردستان نوێیە، یعنی ئێستا ئەکرێت لە بەشەکانی زانکۆکان بەشێکە بێت بۆ ژینگە. بۆیش ژینگە دەستەی ژینگە پێویستی بە کەسی پسپۆر هەیە بۆ ئەوی بتوانێت بە دوواداچون و هەڵسەنگاندن بکە ئەوەی کار جنابەت فەرمووت و بەشێک بوونە لە ڕێگریەکان لە پێشتر. بۆ دەرچوانی ژینگە چیتان کردو ئەوانەی کە لە زانکۆکانی هەرێمی کوردستان خاوەن ئەزمموی ئەکادیمین چۆن دەکرێت ئیسیفادیان لێ بکرێت و دامەزرێت؟ داوامان کرد لە ئەنجومەنی وەزیران کە ئێمە لە زانکۆی سەلاحەدین بەشی ژینگەمان هەیە لە زانست لە کۆلێژی زانست لە نۆڵێج ئەندازیاری ژینگە هەبوو. ئەم ساڵانی پێشوو کەسی وەرنەگرتووە پێی وا بۆ کە هەلیکاری نییە خەڵک بۆی نەچووە لە زاخۆ بە هەمان شێوە لە بەشی زانست لە کۆلێجی زانست بەشی ژینگە هەبووە لە سلێمانی تازە کراوەتەوە. ئەم شوێنانە کەمن بەڵام بۆ ئەوەی کە هانیان بین و ینی بەشی ژینگە لە زۆربەی زانکۆکان بکرێتەوە تۆ بێ هەلیکاریان بۆ بڕخسێنی هەلیکار ئێمە ئەبێ یارمەتی کەرتی تایبەتیش بین، یعنی ئێمە دژایەتی کەرتی تایبەت ناکەین. کەرتی تایبەت کاتێک کە پێچەوانی ڕێنمایە ژینگەیەکان ئەجۆڵێتەوە ئەبێ غەرامە بکرێ، وەختێکە غەرامە کرێ ئێمە سوود بەبانەیەکی تر لە ڕووی دەرونیەوە دڵخۆش نین بەوەی کەوا 5 میلیۆن دینارمان غەرامەی ئەم پرۆژەکەش زۆر نەبێت زۆریش نەبێت پرۆژەکە خۆی بە ملیۆنەها دلار کارەکە هەر بەلاشەوە هیچ نییە گە 5 میلیۆن دینار وەکو غەرامە بدە. ئێمەمانەوێ ئەو غەرامەیە لە جاتی ئەو بەو شێوازە بیدا بە شێوازێکی تر بێ، ینی چۆن یعنی وتمانە ئێمە دەرچووی ژینگەمان هەیە. ئەم دەرچووی ژینگەیە کاتێکە لەمە دو پرۆژەمان پۆ دێ ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانمان وەرگرتووە. ئەنجومەنی وەزیران لە 2022 ڕەزامەندی پێداوین لەگەڵ مەرجە ژینگەیەکانە کە 12 ئەو مەرجەشدانین چاودێرێکی ژینگەیی بەکەلۆریۆز بێ ماستەر بێ دکتۆرا بێ دەبێت لەو پرۆژەیە دابمەزرێ. ئەو کاتە بۆ کەسێکی ئاوا مەسەلەن بۆ خاوەن پرۆژەیەکە موچەی مانگانەی ئەو چاودێرە دەدا هیچ زیانێکی بەرناکەوێت لە چاو ئەوەی کە بەبێ بوونی ئەو چاودێرە تووشی هەڵە دەبێت تووشی غەرامە دەبێت. جا حسابمان کردووە کاتێکە ئەبێتە دۆزینەوەی هەلێکی کار بۆ دەرچووی بەشی ژینگە لەو پرۆژانی کەرتی تایبەتدا ئەو پارەیە کەمترە کە خاوەن پرۆژەکە دەیدا لەوەی کە تووشی غەرامە دەبێت. کەواتە لەم حاڵەتە چاودێرە ژینگەیەکە بێتە کەسێک لە ڕووی هوەری پەیوەستە بە ئێمە وەکو دەستەی ژینگە و ڕێنمایەکان وەردەگرێ لە ڕووی ئیداریشەوە پەیوەستە بێتەوە بە کەرتی تایبەت بەم شێوازەش. بەس پرۆژەکان زۆرن ینی ئەگەر وا بێت نازانام داتایەکمان لە بەردەستدایە بۆ ئەوەی چەند کەسمان هەیە دەرچووی ژینگە بن لەم ساتە وەختە ژمارەی پرۆژەکان زیاترن لە دەرچوانی ژینگە خەڵک لە درۆ دێن ڕاستە. لەم حاڵەتە تۆ ئەبێت بۆیە وتم ئەبێ لەگەڵ زانکۆکانە لە بیرەوە بین ئەڵێن وەکو چوومە زانکۆی نۆڵێج وتم بەشی ژینگەتان بۆتی لەبەر هەلیکار وتم ئەم ساڵ بیکەنەوە چونکە ئێمە هەلیکارە دۆزینەوە بە هەمان شێوە لە زاخۆ. یعنی مەبەست ئەوە بوو کە ئێستا لە 2002 بەشی ژینگە دەرچووی هەیە دەرچووی بەشی ژینگە لە سلێمانی و ئەفۆن سلێمانیشتا دەرچووی نییە لە دوهۆک و لە هەولێر و لە نۆڵێج ئەگەر ئەم چوارە کۆبکەینەوە دەرچووی ژینگە تقریبا 807 کەس کەواتەوانی سەکە دەرچووی ژینگەن دەرفەتی کاریان بەم نزیکانە لە پێشە ئەگەر هەلیکاری تریان نەبوو بێ بەڵێ ئێمەنج ئەو کاتە دەین فەرمانگەی ژینگەی هەولێر سلێمانی دۆهۆ کەڵەبجە گەرمیان ڕاپەڕین بەم شێوازە هەر کەسە لە سنووری جوگرافی خۆی سیڤی خۆی پێشکەشەکە بە کەلۆرێز بێ و بەرەو ژوور
ئێمە هەلی کاری بۆ دەدۆزینەوە لە کەرتی تایبەت. زۆر باشە پرسیارەکان زۆرن وردە ئەگەر کاتمان هەبێت لەسەر باخچەی ئاژەڵان زۆرێک لە ناوی نانێم بێسەروبەری بەڵام لە پرسیە ئاژەڵانەی کە لێرە بوون چۆنن ڕەگەزەکەیان چۆنە لەکوێ هاتوون چۆن مامەڵیان لەگەڵ دەکرێت ئەمانە هەمووی پێویستی بە داتا و بە داتابێس کە بێت ڕەنگە پێویستی بە کەسی پسپۆرشە بێت پێم وایە بە تێچێک لەو هەنگاوانە هێنانەوەی باخچەی ئاژەڵانە بۆ ناو دەستەی پاراستن چاکردنی ژینگە. بەڵێ ڕاستە ئێمە سەماشامان کرد گلەیەکی زۆر هەیە گازاندە و گلەیەکی زۆر هەیە لەسەر باخچەی ئاژەڵەکان بەو حاڵەتەیەکەوە یعنی زیادکردنی جانەوەری چێویتیا ئەدرێ دەفرۆشرێ بازرگانی پێکرێ بەشێک لەم هەواڵانە ڕاستەوە بەشێکشی ڕەنگە ناڕاست بێ یان شێوازی ئەوەی کە ئەم باخچەی ئاژەڵانە وەکو بەندیخانەیەکیان لێ هاتووە ئەمە خراپە یا خواردنی خراپیان پێدەدرێ ئەمانە هەمووی هەیە. بەپێی ڕێنمایە تازەکان ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2021مان لە وەقایع بڵاو کرایەوە کە تیایدا بەپێی ڕێکەوتی سایتس شەوانە بڵێ ڕێکەوتنامەیەکی جیهانیە پێدەوتێ ڕێکەوتنامەی سایتس بە کوردی ئەگەر ئەو سایتسە 5 حرفە کورتی کەینەوە درێژی کەینەوە بۆ ماناکەی ینی بەمانای ئەو ڕێکەوتنامە نێودەوڵەتیە بۆ پاراستنی ئەو گیان لەبەرانەی کە هەڕەشەی لە ناوچوونیان لەسرە جا لە ئەنجامدا ئێمە پێویستمان بوو لەگەڵ ئەو باخچەی ئاژەڵانە بە پێی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2020 کە تازەیە کۆبینەوە لەگەڵ یەکێکیان کۆبووینەوە زۆر هاوکاریەکی هاوکاریەکی باشی یەکترمان کرد ڕۆژی ئەم هەفتەی ڕابردوش یەکێکی تریان هات لەو باخچانە ماوەتەوە ئەوانەی هەولێرمان تاوا کردووە سلێمانی دوهۆکمان ماوە بەم شێوازە کۆبوونەوەیەکی خولی وەکو چۆنەڵێ وەرزی لەگەڵ ئەم باخچانە دەکەین بە جۆرێک وای لێبێ ئەو ئاژەڵانەی یان ئەو گیان لەبەرانی لە باخچەی حیوانات لە باخچەی ئاژەڵانن ئەوانە چی بێ یعنی تۆ وای لێبێ لەبەرەوەی زیان بەخشنین تۆ بچی لە ناویانە بگەڕی تۆ بچی لە ناویانە بگەڕێ و زیانێک بە تۆ ناگەێنن ئەو کاتە ئازا دەبن وای لێ بکەی ئەوانەشی کەوا چۆن ئەڵێ ئەترسی لە پەلاماردانیان و ئەترسی لە دەڕەندە بن بەو شێوازە ئەمەمان وا داوا کردووە کە باخچەی ئاژەڵان بکرێ بە سێ بەشەوە بەشێکیان بۆ تیمارکردن و چارەسەرکردن و جیاکردنەوەی ئەوانەی کەوا تووشی نەخۆشیە بن بۆی نەخۆشیەکە نەگوازێتەوە بەشێکی وەکو عیادەی لێدێ بۆ ئەوان بەشەکەی تری بۆ ئەوانەیە کە بێزیان و تۆ ئەچتە نێویان ئەوەی تری کە دڕندن و پەلامارەدەن ئەویش نەخێنە نێو ئەو قەفەسانەوە ئۆتۆمبیلەکان بە جۆرێک دروستکرێت کە ئۆتۆمبیلی قەفەسە بێ هاوڵاتی بچێتە نێو قەفەسەکە ئەوان ئازاد بن تۆ بە نێویانە بگەڕێت و پارێزراوی لە هەمان کاتە ئەمە شێوازێکی جوان کەواتە ئێستا بڵێ خەریکە باخچەی ئاژەڵان بە شێوەیەکی گشتی لەژێر چاودێری ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2020 لە ئەسما هەڵەبجە پارێزگای هەڵەبجە لەوێ بۆ فەرمانگای ژینگە چتان کردووە بەداخەوە زۆر جار ئیشکردن لە هەڵەبجە لەبەر مەسلەی حزب و تداخلاتی حزبی و ئەوانە بە شێوەیەکی گشتی دەڵێ محەساتی حزبی وای کردووە کە هەندێک پۆست هەیە یان سڕ بکرێن یان بەباشی نەسنە یەک لەوانە فەرمانگەی ژینگە بوو بۆ ئەو چیتان کرد پێم وایە بەت ئێستا شتەکانتان بۆ جێبەجێ بڵێ ئێستا توانین بڵێن ئەگەر بێت و تەماشا بکەین ئێستا ژینگە بەڕێوەبەری بۆ پێی فەرمانی ئەنجومەنی وەزیران ئێستا بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەڵەبجە بوونی هەیە ئێستا بیناکەی بوونی هەیە ئێستا لەو داواکاریانەی کە ئەوان داوایان کردبوو بۆ ئەوەی ئەو شتومەک و کەلوپەلانی نێو ئەو باڵەخانەیە پێویستە ئەو بڕەپارەی پێویستە بۆی سەرفکرێ لە هەفتەی ڕابردوو وەزارەتی دارایی بۆی سەرف کرد لە هەمان کاتیشدا ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا لەسەر 15 گرێ بەست کە تاوەکو چواردەی سێ سیڤیان وەرگرت و ئێستاکە لە تەماشاکردنی سیڤەکانن بەم شێوازە ئەتوانین بڵین تا ڕادەیەک لە مانگی چوارە ڕەنگە لە 16 چوار ڕەنگە لە 16 چوار کە ڕۆژی ژینگەی کوردستانە بتوانین فەرمانگەی ژینگەی هەڵەبجە بکەینەوە لەسەر باڵەخانەیەوە بیر خستمەوە کە زۆر زار باسیەوە دەکەن کە پێویستە ئەو شوێنەی کە پرۆژەیەکە کات تێیدا سیمای ژینگەی پێوە دیار بێت باڵەخانەی ئەوەی کە تۆی تێدایی و سەرۆکی دەستەکەی هەستەکەی باڵەخانەیەکی ژینگەی نییە بەڵێ ڕاستە هەمیشەوان گوتووە ڕاستە هەمیشە گوتومە حکوومەت باڵەخانەکانی وەزارەتەکانی یا دەستەکانی یا فەرمانگەکانی پێویستە لە کرێ نەمێنێ و دروست بکرێ بۆی بۆ مەرجانە دروست بکرێ کە دەیەوێ هەمیشە کە خەڵکێک دێ بۆ وەرگرتنی مۆڵەت و ڕەزامەندی لە فەرمانگەی ژینگالم تەماشاکە ئەمە فەرمانگەی ژینگەیە یاوا بڵێن بە بینای باڵەخانەی دەستەی ژینگەمەرجە ژینگەیەکانی تێدا نییە ئەگە بڵێ بۆچی نایکەین ئێستا لەبەر ئەوەی کرێە کرێش هەر شتێکی تا مەسرفکەی لە بەجێهێشتنیە چووکە دەستەی ژینگە ڕەنگە چەند بینای بەجێهێشت بێ و زانی کردبێت لەو دەستکاریانە لەبەرەوە داواکاریمان لە ئەنجومەنی وەزیران ئەوە بوو کە باڵەخانەکەمان بۆ تەواوکە باڵەخانەی
تایبەت بە مەرجە ژینگەیەکان بۆ دەستەی ژینگە لە 11 ئازاری 2013 و بەردی بناغی دانراوە 145 تەواو بووە 145 تەواو بووە لە 15 سی 2015 ئەبواە وەربگیرێتەوە بەس چواردەوە ئەوانە و داعش و بار و دۆخەکە و ئەوانە گۆڕانکاری بەسەرهات ڕاگیرە کە ڕاگیرا جارێکی تر ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا لەسەر سەرفکردنی ئەو دوای پارەکەی کە 3 میلیارد دینار و 650 میلیۆن دینارە چەند مانگێکی کەم کرێ دەکات بەڵێ ئێستا لێرەوە وەکو دەڵێ بەڵێندەر هاتوۆتەوە سەرخەت ئێستا دەست بەکارەکەین بەڵێندەر هاتوۆتەوە سەرخەت دەست بەکارەکەینەوە بینای ئێمە بینایەکی زۆر باشە دەستەی ژینگەش دەگرێتە خۆ فەرمانگەی ژینگەی هەولێریش دەگرێتە خۆ لە ئەمان کاتە لابورە مرکز و ناوەندەکانی خۆشمان دەگرێتە خۆ بەرامبەرەکانی ژینگەشی تێدا بەرامبەر پارکە ژاوەژاوی ئۆتۆمبیل و سەرجادە و ئەمان بەرامبەر پارکی سامی عەبدوڕەحمانە و هەموو ئەو مەرجە ژینگەیانە تێدا مامۆستا عەبدوڕەحمان سەدیق سەرۆشی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە سوپاس بۆ زانیاریان سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شەو